هەفتەیەک ماوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. لەگەڵ نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان ساڵانە هاوڵاتیان بە چەندین خۆراکی جیاواز پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەن. یەکێک لەو خۆراکە سەرەکیانەی کە خواستێکی زۆری لەسرە خورمایە کە بۆ بەربانگ بەکاردێنرێت بۆ شکاندنی ڕۆژوو. جا من هاتوومەتە ئێرە کە تایبەتە بە فرۆشتنی خورما و چەندین جۆری خورمایان هەیە و ئامادەکراوە بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان. کاک میران یەکێکە لەو فرۆشیارانەی کە چەندین جۆر خورمای هەیە. کاک میران سڵاو لێبێت. سڵاو لە تۆش بەڕێزی بەخێر بێنیاخۆ. سپاس دەکەم. کاک میران پێم بڵێ تا چەند هاوڵاتیان پێشوازیان کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزان و ئامادەکاریەکانی ئێوەش چییە؟ وەڵای ئامادەکارەکانی ئێمە چی؟ ئێمە لێرە ینی خورما فرۆشین، ینی خەڵک ئێستەی تر بیدایەتە ڕۆژانە خەڵکێکی زۆریەت بۆ ماڵە و بۆ جوملە و بۆ دەرەوەی سلێمانیانی پێشوازێکی باشی لێکراوە. جۆرەکانی خورماش ئێمە زیاتر عێراقیە فرۆشین، تقریبان حەوەش نەوعمانەیە لە 9,000 دەست پێەکە هەتا 1,500 دینار سعرەکانی. ساڵانە کە نزیک دەبینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئێوە بە بەرواری چەندێک پێش مانگی ڕەمەزان خورما هاورداکەن؟ وەڵی ئێستا بە بەروارانی خۆتەزانی خورمای عێراقی هەتا مانگی نۆ بەدارەوەیە. ئێمە زیاتر کەیتر پێشەوەی باران بیا لە دار هەمیەکەینە ساردکەرەوە، لێرە لە جنوبیش هەمانە ساردکەرەوە، ینی ترە تا دوای ڕەمەزانیش هەرەمانە هەتا مانگی 6 ینی وای لێ هاتۆ خەریکە خورما ئەیاتۆ لێک دایمە هەمانە، ینی ساردکەرەوەمانەیە لێرە بە دایمی، ینی دایمە هەمانە خورماکە لێرە بێ. ئێوە لێرە چەند جۆر خورما دەفرۆشن؟ وەڵی تقریبان عێراقی تقریبان 8 جۆرمانەیە ئێمە، برێممانەیە، بەرحیمانەیە، ئەشرەسیمانەیە، عەجوەمانەیە، عینی ئەیوبمانەیە، ینی ئەم دەنک و هێشۆمانەیە، ینی زۆرمانێ. کامیان زیاتر لە هاوڵاتیانە خواستی لەسەر؟ ئێستا حالیەن کە زیاتر خەڵکی بە تایبەتی خەڵکی سلێمانی بەرحی و برێم زۆر لەو دوو جۆرێ. ئارە وەڵا چەند جۆرێکمان ئاوا پیشان بدەی لێرە بۆنە بۆمان باس بکەی ئێسامە چ جۆرێکی خورمایە و تا چەند هاوڵاتیان حەزی لێەکەن؟ وەڵی ئەمە جۆرێک ئەمە بەرحیە، ئەمە ینی بە تایبەتی خەڵکی سلێمانی ئەم نەوعی زۆر حەز لێە، ئەم نەوعیان ئەمە برێمە، ئەمەشیان هەر خواستی زۆری لەسرە. ئیتر ئەمانەش تۆزێ ینی خەڵکێکی فەقیرانەیە، ئەوە لە دەوری 1500 ڕۆبە، ئەمانە لە دەوری 6,000ە، ئەمەیان لە دەوری 9,000ە، هەتاگنێ 4,000یشی هەیە. هاوڵاتیان کە دێنە ئێرە زیاتر لەسەر بنەمای نرخەکان خورما هەڵەگرنیا خورد لەسەر تام و جۆرەکەی؟ وەڵی فەرقی هەیە لەسەر ڕنگ و جوانێکەتی و هەیە بەپی پاری خۆی تری هەیە، حەزی لە شتی ئەرزانترەوە هەیە حەزی لە گرانترە. بە زیاتر ئێستا حالیەن لەم دەقەیە خەڵک حەزی لە بەرحی و برێمە. ئەم دوو جۆری کێسە لێرەدان؟ ئارە وەڵا. ئەمە کیلۆی بە چەندە؟ ئەم نەوعیان کیلۆی بە 6,000 بەرحی، لە 6,000 تا 4,000 برێمەگەش لە 9,000ەوە هەتاوگنێ تقریبان 4,000 هەیە. جگە لە کاتی ڕەمەزان بازاری خورما چۆنە؟ وەڵی تقریبان 4-5 ساڵە، ینی ڕەمەزان و دوای ڕەمەزان و پێش ڕەمەزان خورما خواستی زۆر. ئارە وەڵا. کەس هەیە بێتە لای تۆ بۆ نەبڵێ من نەخۆشی شەکرەمەیە کام جۆری خورما بۆ من باشە؟ وەڵی ئێستا بۆ جۆری شەکرە هەمانە، ئەو نەوع ئەمانەیە نەوعێکمانەیە تۆزە شیرینەکەی کەمترە هەر بەرحیە. ئارە وەڵا خەڵکەیە حەزی لێتی. ئارە وەڵا ئێستا من حالیان باوکی خۆم شەکرێتیە لەو نەوعە ئەخۆ. کاک میران وتت ئەمە خورمای عەجوەیە؟ ئەمە عەجووی عێراقیە. جیاوازی چییە لە نێو عەجووی عێراقی و عەجووی سعودیە؟ وەڵی عەجووی سعودی تۆزێ ورترە، عەجووی عێراقی تۆزێ گەورەترە. وتت ئەم خورمایە کە بۆ شەکرە؟ ئەمە بەرحی هێشوی پێڵێن ئەمە ینی شیرینەکەی زۆر کەمە، ئەمە زیاتر کە خەڵکی شەکرەی بێت یەت ئەم نەوعە بە. ئەم جۆری کەوتە تایبەتە بە نەخۆشانی شەکری هیچ ناوچەیەکە؟ هەری عێراقە. بەدایکای چ شارێکە؟ وەڵی زیاتری منتیقەی بەغاو ئەو منتیقانەیە. خواستی زۆر لەسەر ئەم جۆرە؟ ئارە وەڵا بەس تۆزی سعرەکەی گرانە. ئێمە هین بە 6,000 پێنجونی و جوملە، یانی چیلۆی. ئەم نەوعەشمانەیە ئەمە ئەشرەسی هەر عێراقیە، ئەم نەوعەشی لێیە عینی ئەیوبە هەر عێراقیە، ئەمانە تۆزێ سعرەکانیان گرانترە لە دەوری 6,000ە. بەشێک لە هاوڵاتیان بە چاوە حەزیان لە خورمایە
کامیان زیاتر بۆ ئەو باوە وڵی ئێستا حالێنەوە دوسێ ساڵام عینی ئەیوبە هاوڵاتی زۆری حەز لێ بە چاوە خاصیشی لەسەر ئارەوەڵا یعنی بە جوملە بە 6,500 و 7,000 ئێوە ماوەی چەند ساڵە ئیش لە خورمایە وڵی من باوکم دەمێگە ئیشەکە بەزیتر منەوە تقریبان 10 ساڵێکە بێت لێرم